دەستەی گەشتوگوزاری عێراق بیارەی لە هەورامان دەستنیشان کردووە تا مانگی 12 ئەم ساڵە پێشبڕکێی بوون بە گوندێکی گەشتیاری جیهانی لە وڵاتی سعودیە بەشداری بکات کە پێشبڕکێکە بۆ گوندە گەشتیارە جیهانیەکان لەلایەن ڕێکخراوی جیهانی یونسکۆوە ساز دەکرێت. دانیشەکەمان لەگەڵ وەفدی عێراقیە لە بەرنامە بڕێبەرەتی ناحیەی بیارە بە وتەی وەفدەکە خۆیان و بەشایەتی ئامادە بووان، خۆیان تەرحی ئەوەیان کرد باسییان کرد کەوا بیارە ئامادەیی زۆر تایە کە بتوانێت و کێبڕکەیە مۆفەق بێت، ینی بەڕاستی چونکە ناوچەکە خۆی پێناسی خۆیەکە. خەڵکی ناوچەکە و گەشتیاران پێشوازی لەم هەنگاوە دەکەن و چاویان لەوەیە ڕەهەندە کولتوری و ڕەسەنایەتیەکانی بیارە بەبوون بە گوندێکی گەشتیاری زیاتر گەشە بکەن. گۆرە هەر ئەسڵەن گوێ بگرە، هەر زۆر قەرەباڵقە ماشەڵڵا، هەر زۆر وڵاتێکی خۆش برا شوێنەیە ئەمە نەخۆش ئەڕووی کامێرەکانتان بکەنە ئەم مەنزەرە جوانانێ وەکو لەی نەکاوتم گۆشەڵ کەرکەڕۆ هاژەی تاف و چەم شیرین چوون کۆسەر زڵاو چوون زەمزەم سێری ئەو زەمزەمەکە. هەمیشە دەزڕەنگینی خانمانی هەورامان و خاتونەکانی هەورامان لێرە ئەبینین و بەردەوام نوێگەری وشتی تازە کولتوری کۆنیان تێکەڵی ئەو جوانکاری و بابەتی سەردەمیانە کردووە و بۆیە سەرنجی گەشتیاران بەلای خۆیان ڕاکێشێ. مێژووی بیارە وەک مێژونووسان دەڵێن بۆ 5,000 ساڵ پێش زاین دەگەڕێتەوە، جگەلەوەی ناوچەیەکی کەلتوری و گەشتیاریە لە کۆنەوە تاوەکو ئێستا ناوەندێکی بڵاوکردنەوەی زانستە ئاینیەکان بووە. هەزارەی سێمی بەر لە زایەن ئەمە بەشێک بۆ لە مەملکەتی زاموایە یەکێک بۆ لە شارە ئاوادانەکان ئەمەش من نایڵێم ئەمە بە بەڵگەی نووسرا و بەڕاستی سەلمێنراوە 68 سەرچاوە ئەوە ئەسەلمێنن لە وتارەکە باسم کرد بەڕاستی. ئێرە ئێمە کە ئاوەڕمان لەم بابەتە داوەتەوە یا ئەم دیدارەمان ڕێکخستووە ئەمانێ خاڵی سەرەتا دانین بەڕاستی خاڵێک دانین بۆ ئەوەی چالاکی تر بێ بە دوایە و ئەم ناوچەیە هەورامان بەگشتی مەقەوماتی یعنی بنەمای گەشتیاریەکی زۆر گەورەیە ئەمڕۆژ گەشتیاری بووە بە یەکێک لە سەرچاوەکانی دابینکردنی ژیان لەسەر ئاستی دنیا. دیارە دەکەوێتە ناوچەی هەورامانەوە لە پارێزگای هەڵەبجە دانیشتوانەکەی هەورامین و هاوسنوورە لەگەڵ ئێران ناوەندی ناحی بیارە لە 29 گوند پێگاتووە و دەیان ناوچەی گەشتیاری هەمەچەشنی تێدایە کە ساڵانە هەزاران گەشتیار سەردانی دەکەن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەورامان.